بەڵا عزیزان لە تەوەریەکە ماوەکو ئاماژەمان پێکرد گفتەوەگۆ کەین دەربارەی ئەنجامدانی فیستیڤاڵی تاجیشکۆ بۆ باڵاپۆشی لە شاری سلێمانی بۆ مەبەستە میوانداری هەریەکە لە بەڕێزان خاتوون نەخشین محەممەد بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و خاتو ڕەزیە مەهدی کارگەڕی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و هەروەها خاتو مەلەکزانە بەشداربووی فیستیڤاڵەکەمان کردو. زۆر بەخێر بن مامۆستای سپاس باڵەکانی خوا بەخێر بن. خاتوون نەخشین سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەین فیستیڤاڵی تاجیشکۆ چییە و ئێوە مەبەستان چی بوو لە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خوای پەروەردگار سوپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان، سەلات و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەستخۆشیتان لێکەین بۆ ئەم هەلەکە بۆ ئێمەتان ڕەخساندووە، دەستخۆشی بەرنامەکەتانەکەین. خی گەورە سەرکەوتوتان کە ئینشاءالله بۆ خزمەتی ئەم دینە. ئێمە ئەم فیستیڤاڵە هەدەفمان هەبوو لە ڕاگەیاندنی ئەم فیستیڤاڵە. ئێمە یەکەم جار سەرەتات بۆ باسکەم ویستمان ئەم فیستیڤاڵە یعنی کە دەستمان پێکردمان لەوانەیە عەدەدێکی کەم خەڵکمان بۆ کۆ بێتەوانێ، چونکە بڕیارەکە ئێمەوە بووتمان لە یەک ساڵ، یعنی یەک ساڵ لە پارەوە تا ئەم ساڵ چەند کەس باڵاپۆش بووە. ئێمە بەس هەدەفمان ئەوە بوو، یعنیوانە بۆ تەشجیعکردن بۆ ئەوی ئەو کچە گەنجانەمان دڵیان بۆ خۆش بێت کە ئێمە ئاهەنگیان بۆکەین کە دەستخۆشیان لێکەین، دڵخۆش دەبین بە ئەوەی کە ئەوان باڵاپۆش بوون. ئیتر دوای کە سیرمان کرد ڕێژەکە زیای کرد. خەڵک ئەوەی بڵین کە 2022 کردبووی 20 کردبووی یان 21 کردبووی یانوی مشتا ئێستا هەمومان بۆ نەکراوە حەزەکەین بەشدار بین. ئیتر کاتەکەمان 2 ساڵێکە پێشخستمان لە 2020ەوە تا 2023 ئەوەی کە ئێوە بەشدار بێ ئێمە لە خزمەتی ئەین. ئیتر سەرەتا بۆ دەستمان پێکرد. ئەنجا الحەمدولله یعنی تەسەوورمان ناکرد ئەمە فەزڵی خۆی پەروەردگارە، ئازایەتی ئێمە نییە بەحەقەت. من هەر ئەڵێم و چەند جاریش تومە ئەشیر لەمانێ ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەر بێ، ئەگەر نیەتەکان بۆ خوای پەروەردگار بن، خوای پەروەردگار خۆی عەبدەکان بۆ مسەخەرەکە. ئێمەش کە یەکەم جار کردمان وتمان خۆمان لە لەقی خوشکان بینە ئینێکمان هەیە لە خوارەوە هۆڵێک، وتمان احتمالە هەر ئەوە نەبێت تێگەی. ئیتر لە ئەنجومەنەکانی مەڵبەندی شاری سلێمانیەوە دەستمان پێکرد، وتمان هەر کەسە و ئەوانەی کە تازە باڵاپۆش بوون ئیکۆن نا ئەوە بۆ ئێمەش ویست باڵەکە ئێمە ئەم تایبەتبەندی تایە. لەوانەیە کەسانێک بڵێن ئەمە لەوانەیە پێشتریش سیمینارێکی واکرا کوڕیشی واکرا بۆ تازە باڵاپۆشان، لەوانەیە ئەوەی تێکەڵێ، بەس ئێمە نا، ئێمە ئەو وەرجەمان تێکرد. وتمان بەس بۆوانە بێ کەوا بێ. ئیتر هەر ئەنجومەن وتمان دە کەسمان بۆ بنێرێ لەوانەیە لەوێ جێگەی بێتوانێ. بەڵام سوپاس بۆ خوای گەورە کە هەموو ئەنجومەنەکان تەوان دەرسی عامیتیایە. ئیتر ئەمە کە لێشەوە وتمان کاکە ئەوەی کە خزم و کەس و کارتان بەس لە پارەوە کە باڵاپۆش بووە یەکەم جار ئەمان و هەروکوتم دوای وتمان ئەوەی کە لە 2020ەوە تا ئێستا باڵاپۆش بوو ناومان بۆ بنووسن. ئیتر ماشەڵڵا وەکو لێشاو هات. ئیتر ئەلۆ سەرەتا دەستی پێکرد الحەمدولله جێگی دڵخۆشی و سوپاس بەخوای پەروەردگار. زۆر باشە بچینە لای خاتوون ڕەزی خان، ئەگەر بۆمان باسکەی گرنگی ئەم جۆرە فستیڤاڵە لە چیایە و ئێوە کاتێک ئەو هەمووناوەتان بۆ هاتەوە هەستان بە چی کرد و تەمەنانە تەمەنیان چەند بوو کە ئێوە بەشداریتان پێکردن لە فستیڤاڵەکە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە دەستخۆشیتان لە یەکەم بۆم هەلە بۆتان ڕەخساندین سەلامت بێ. ئێمە هەدەفمان ڕەزابوونی خوای گەورە بوو پێش هەموو شتێک، دواتر بانگێشکردنی خەڵکێک بۆ دینی ئیسلام بە تایبەتی ئەو تازە کچە تازە باڵاپۆشانە کە ئێمە کارێک بکەین چۆن ئەڵێی پیادەی دینی خوای گەورە بکەین لەگەڵیانە. بەو شێوە بانگیانکەین بۆ دینی ئیسلام هەتاوەکو دوور بن لە هەموو ئەوانەی کە چۆن ئەڵێی کە ئەبێتە ناڕەحەتی بۆیان، کە ئەبێتە مای ئەوەی کەوا دووریان بخاتەوە لە ئیسلام. ئێمە زیاتر ویسمان هەدەفەکەمانەوە بوو ڕەزابوونی خوای گەورە و نزیکیان کەینەوە و بەرنامەی ئیسلامیان پێ ئاشناکەین. شەستان خۆش بێخوا. ڕەزی خان چەند کەس لەم فستیڤاڵە بەشداری کرد بووە، چۆنم خاتونانتان دەستنیشان کرد لەسەر چ بنەمایەک؟ دەست خۆش بێ. وەڵا سەرەتا بە ئەوە بڵێم ئێمە چۆن ئەمانەمان بوو کۆ بووە، چۆن توانیمان کۆیان بکەینەوە. بەڕاستی ئەمە لە دوای ئەوەی کەوا بڕیارماندا بە دەستەی کارگێڕی هەڵسین بەم پرۆژە گەورە ئەنجام بدەین، ئەم پرۆژە پیرۆزە ئەنجام بدەین. هەڵسان جارێکە دانیشتنیەکمان کرد لەسەری کە چۆن بتوانین دەستمان پێیان بگا، کە چۆن ئەوان بتوانن لە ئێمە کۆ بنەوە. بەڵام لەگەڵ ئەوەشا هەڵساین لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ژمارە تەلەفۆنماندانا بە پەیوەندیکردن پێمانەوە ئێمە توانیمان ئەم کەسانە لە خۆمان کۆ بکەینەوە.
هەدەفیشمان هەر ڕزابوونی خۆی گەورە بوو لە کارەکەمان کە ئەنجاماندا. پێ و ئامارانی کە بڵاتان کردبوو بەڵێ. لە سوۆشیال میدیا 1000 خانم بەشدار بوو. بەڵێ زیاتر لە 1000یش بەشدار بوون، زیاتر لە 1000 بەشدار بوون، سپاس بە خۆی گەورە. یعنی تەمەنەکانیش لە تەمەنی 13 بۆ 27 ساڵ بوو. زیاتر ئێمە ئەوانی کە سەرەتا گەیشتونەتە ئەو تەمەنێکەوە پێویستکە حیجاب بکەن و باڵاپۆشی بکەن لەو تەمەنەوە دیاریمان کرد. زۆر باشە. ئێمە حەزەکەی خاتومەلەکیش بدوێنین وەکو یەکێک لە بەشداربووانی فستیڤالەکە گەرمایکەکەی وێنێ. خاتومەلەک چۆن بوو بڕیاری بەشداریکردنت یا و کەی بڕیاری ئەوە جاکە ببی بۆ باڵاپۆش؟ من لە ساڵی 2023 بۆمە باڵاپۆش مانگونی وێک ئەبێت کە بڕیاری باڵاپۆشیم داوە و سپاس بخوا کاتێکە لە حکمە بووم مامۆستا عزیزەکان هات پێیانوتین ئاهەنگێکی بۆ باڵاپۆشی منیش تازە بووم بۆ باڵاپۆش حەزم کرد لەو ئاهەنگایە بەشداری بکەم و سپاس بخوا بەشداریم کرد شتێکی زۆر جیاواز بوو کە تاکو ئێستا لە تەمەنم بینی بێتم. هەستە چۆن بوو کە بەشداری تێدا کرد و ئەو هەموو کچەت بینی هاوتەمەنی خۆت کە هەمان بڕیاری تۆیان نابوو بەو شێوازە لەوێ کۆ بنەوە چه هەستێکی هەبوو؟ هەستێکی زۆر خۆش بوو تۆ سیرەکەیت تەنها دینەکە تەنها خۆت نیت بەڵکو کۆمەڵە کەسیش تریش هاتوونەتە سەر ئەو ڕێگەی کە بن بە ئیسلام ئەمەش دڵخۆشیەکی زۆر گەورەیە هەم بۆ خانەوادیان هەم بۆ دینەکەمان هەموو دوڕۆژێک. ئێستا تەمەنی خۆت چەنە و چۆن بوو بڕیاریدا کە بیتە باڵاپۆش چیرۆکی باڵاپۆش بوونەکەتمان بۆ؟ ئێستا تەمەنم 7 ساڵە زۆر سپاس دەکەم. چۆن بوومە باڵاپۆش وەکو وتم خوددا کە هیدایەتی نار تەمەن نازانە. لەسەر ڤیدیۆی ئاینی بووم زۆر بە ڤیدیۆی ئاینیان ڕۆشتم سپاس بخوا کە گوێم لە مەلاو ئەمانە کرد سپاس بەخواتر خوا هیدایەتیام و خێزانەکەم زۆر پشکێرم بوون. باشە ئاین لەگەڵەوەی کە بووە بۆ باڵاپۆش خاتومەلەک هەستەکەی نیقابیشە کردووە. بەڵێ لەبەرەوەی خوای گەورە پێمان ئەفەرمێت کە کوێ جوانە ئەو شوێنە داپۆشە. لەوانەیە ئێستا زۆرێکمان بڵین نیقابوون فەرز سنەتە فەرز نییە. بەڵام منەوە هەستەکەم ئەگەر چۆن بڵێ تۆ ئیگلای ببیتەوە نیقابوون جوانترە. باش هیوای خۆش بێ پیرۆزبایی و لە یەکەی زۆر خی گەورە بەردەوامی زیاتر پێ بەخشێ و خۆت و هەموو ئەو هاوڕێیانی تریشکە لە بەڵە بێگومان. خاتون نەخشین شتێکی تایبەتە بوو لە ناو فستیڤالەکەیە لە ناو بەشداربووانی فستیڤالەکەیە کە زۆر سەرنجی ئێوەی ڕاکێشایە خودت جاری وایە ڕووداوێک ڕوئەدا لە ئەستای ئامادەکاری بۆم جۆرە فستیڤال ئەوێتە گەرمگورتەکە ناخەژێنە ڕاستە ئێوە شتیواتان هەبوو؟ ئەلحەمدولیلا سواز بەخوای پەروەردگار ئێمە ئەو قورئانانە جارە لێرەوە سوپاسی ئەو کەسانە ئەەکەم کە بەڕاستی هاوکارمان بوون بەڕاستی پشتیان گرتین ئەو خێرخوازانی کە لە دەرەوەی وڵات یعنی کە ڕێژەکە ئەوە زۆر بوو تروتمان لەوانەیە پارێکی زۆری کولفێکی زۆری ئەوێ یعنی ئەمە کە ئەڵێن 1000 زیاتر یعنی بگرێت لەوانەیە گەشتێتە 1500 بەپێی ئەو شتانی کە ئێمە کڕی بێتمان تێگی چونکە ئێمە هەرێکەم جار چوین 1000 لە چکمانێنە دوایی بەخوا لێرەوە بۆ هەولێر داوای لە چکن کردو بۆیان هێناوین ڕۆژ لە پێش فستیڤالەکە لە چک نەما ئینجاو کوڕەزیخان ئاماژەی پێکرد ئێمە غەیری ئەنجومەنەکان دوو ڕقەماندانە تێگەن دوو ڕقەمی موبایلماندانە لەسەر ئینەکە لەسەر ڕیکلامەکە ئیتر زیاتر ئەو ڕقەمانش خەڵک پەیوەندی پێوە ئەکردین کەیتر کاتێک زانیمان ڕێژەکە زۆر بوو ئیتر وتمان چی بکەین چینەکەین ئەو 1000 لە چکەشمانێ نابوو مەجبور چوین لە چک لە بازاڕانەما هیچی بکەین دوکاندارەکانتیان کاکە ئەبیا ئێوە زووتر داواتام کردا لە سینەوە بۆمان نەهێنان ئێوە چۆن ئەمیشە ئاوەپە لە ئەکرێت دیوتمان وەڵی نازان فەزڵی خۆی پەروەردگار بوو ئەم لەشکێسە دەزنە ئاوا قەرەباڵە بوو لێمان ئیترۆڵا سوپاس بخوای گەورە بەخواش شەیوە مەگەر چۆن هاشوێک ئەم فترەیە هیچ شێوە لە سەعات 2 زیاتر نەخەوتوین ئەمە لە چک پیاکە دەی بە لەکوێ دەستمان کەوێ یعنی برایوە کوڕێک لە هەر ناشی ناسم بەخوا کەزانی بووی ئەمی شتێکەوەمان بەدەستەوە لەچکەکانمان کەم بووە پەیوەندی بە هەولێرەوە کرد وتی خەمتانەوەم بەیانی کۆدی لەچکەکەم بنێ لێو بۆتانێنم وڵایش تقریبا 130 لەچکی بۆ هێناین گەڵا سیرمان کرد ئەوی شەر کەم بوو دەی دیسان ئەی چی بکەین بازار دەست ناکەوێت
لە بازاڕانیە ئیتر سوپاس بۆ خۆی پەروەردگار یعنی تۆ سیرکەلێ ئەو 150 کەشمانێ نابێجگە لەو هەزارە دوایش دیسان هی کەمان داوا کرد یعنی ئێمە بە ئەم ڕێژانەی ئەڵین لە هەزار زیاتر بۆ خۆشتان ئەلحەمدوللا ئەیبینن چۆن نییە بەڵام ئەم جیازی ئێمە ئەوەیە کە ئەڵێم ئێمە تەمەنمان دیاری کرد وتمان لە ئەوەنەوە تا ئەوەنە لە 13 ساڵەوە هیوا هەبووی 12 ساڵە ئەوشمان کەمێک تێک کرد 12 ساڵیش دەبوتمان لەگەرەوەی هەیکەلیە بێتویان ئەوە قیافاتێکی بێ باتیای بێدەویش ئیتر لەوە تا 27 ساڵ ناڵم هەر لەوانەی کەشیتیانە بێت چونکە بەشێکیشی لە ئەوانەی سۆمای چاوان کە تازە بوون بە باڵاپۆش لای ئێمە کە ئێمە یارمەتی وەرەگرن لە سۆمای چاوان ئیتر ئەوانیش زۆریان پێخۆش بوو ئەوانشیان لەگەڵاتێکەڵ بوویتر کچەکان و ئافرەتەکان ویتر خۆیوە هەبوو تەمەێکی مناڵی هەبوو کە هاوسەری نەماوە لەوێ ئیتر ئەوانیشان ناوزان بەجێخواان لا ناوڕستمیانگرتوانیشتان بینی ئیتر سواز بخوای پەروەردگار الحەمدوللا شتەکەمان زۆر بەڕێکوبێکی بەڕێوە چوو هەروکوتم مەش فەزڵی خی پەروەردگارە خی پەروەردگارەکە ویسی لەسەر شتێک بێ ئەگەر نێتە بۆ خی بخوای گەورە کار بواسان چۆن ئەو ڕەنگەتان هەڵبژار ڕەنگێکی زۆر کچانە وەڵاهی ئەو ڕەنگە لە پێش ڕەنگێکی ئەوەی سەری کچەکانمان هەڵبژارد ئەو پیرۆزەیە 250 لە چکمانێنە کە ناڵم ئێمە بەتەمای 200 کەس بووین دوایی کە سیرمان کرد وتمان چین بۆ یکە لە چیکە وتیان وەڵا لە چکە دەست ناکەوێت لە هەرموو جوملەکانی بازار دەست ناکەوێت ئەی چی بکەین وتیان کاکە ئەم ڕەنگە پەمەیە هەڵگرن ئەم ڕەنگی کێسە دیاریمان کرد ئەوەی تر پەکتان ناکەوێت کێشە نابێت لەوە هەزارمان هێنا وتیان پەکتان ناکەوێت ئەمەی کێمان بردەوە پیرۆزەیەکە وڵایتە دوایش بەو حاڵەتە دەستماکە و لە هەولێر و لەم لاولا تا بۆمان پیا بۆمان هات خات و ڕەزیە با باس لە کاری دەسە جەمعی بکەین یعنی بەڕاستی ئەنجامدانی فستیڤالێکی بەم شێوازە گەورەیە بەم شێوازە جوانە کە دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان خەڵک چەند بە پەرۆشیەوە بێجگەلەوەی کە بەشداری کردبوو خۆی بوو باڵاپۆش خەڵکیش بەعام زۆر دەنگدانەوەی لەسەر شتەکەیە ئەم کارە دەسە جەمعی ئێوە بووای کرد کە ئەم شتا بەم شێوازە بەڕێوە بچێ واتە هەر ڕەزیخان و ڕەنگە نەخشینخانەوە بێت چەندین خوشکی تر شان بەشان ئێوە هاوکاریان کرد بۆی کەم پرۆژەیە سەرخەن من لێرەوە ئەمەوێ بە تاکید ئەوە بڵێم هیچ کارێک کە تۆ بتەوێت دەستی بدەیت بە تەنیا سەرکەوتو نابیتایە ئەم کاری ئێمە کرمان بەدەستە جەمعی لێرەوە ئەمەوێ دەستخۆشی بکەم لەو خوشکالە و ستافی ترکە ستافی کارگێڕیکە نەیانتوانی لەگەڵ ئێمە و کە بەرنامەکە وای ئەخواست کە دوو کەسمان بەشداری بکەین لێرەوە دەستخۆشی لە یەکە بە یەکەیانەکەم و دەستخۆشیش لەو خوشکەمان دوونە ناسانەی تر ئەەکەم کە هەل لە دەرەوەی ستافی لەقکە هاوکاریمان بوون لەبەر ئەوە هیچ کارێ بەبێ دەستە جەمعی ناکری هیچ کارێک بە تەنیایی ناتوانانی سەرکەوتو بیتایە ئێمە زۆر دڵخۆش بووین بەوەی کەوا خوشکێک هەبوو غەیری دەستەی کارگێڕی ئاهات ئەی بە هاوکار بوو و هاوکاریە کردین هەتاوەکو کارەکەمان جوانتر بێ هەتاوەکو کارەکەمان زووتر بێتە دەست ئەوش فەزلی خۆی گەورە بوو ئێمە لە ماوەیەکی کەمە توانیمان زیاتر لە 1000 کچی تازە باڵاپۆش لە خۆمان کۆ بکەینەوە وەک نەخشینخانیش شارەتی پێکرد سۆمای چاوان هەر سەر بە لەقی سلێمانیە ئەوانیش زیاتر لە 60 کچ و ئافرەتیان بەشدار بوون لەگەڵمانە دەستخۆشییان لێکەین و داوای لەخوای گەورە داواکارین کە خی گەورە ئیسیقامەیان پێ ببەخشێت و بەردەوام بن لەسەر باڵاپۆشیەکەیان انشاءله خاتون نەخشین بێگومان بکۆی کە خۆشتان باستان کرد ئەم خاتمان لە سەرەتای تەمەنیانن و زۆر بەشیان تازە باڵاپۆش بوون بێگومان دوای باڵاپۆشی پێویستیان بە کۆمەڵێک پرۆژە و ڕاهێنان و دەورات و شتی ترە بێەوە کوڕەخرای خوشکان لەقی سلێمانی بەرنامەتان چییە دوایی چ کارێک بکەن لەگەڵم تازە باڵاپۆش بووان لێرەوە بە ئەو باڵاپۆشانە ئەڵێم کە وعد و بەڵێنیان بە ئێمەدا ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە سەرپۆشەکان عیبادەت بێ نەک عادەت تێگەی بە عیبادەتێک و فەرزێکی و جێبەجێکردنی ئاەتێکی خۆی پەروەردگار بزانن نەک بە عادەت و تەسلیمی هەموو فەرمانەکانی خۆی پەروەردگار بن ئینشاڵڵا بەڕاستی ئەوە مێژوێکی زێڕینە لە ژیانی ئەوانە کە ئەو ڕۆژە تۆمار کراوە هەموو دقیقە سەیریکەنەوە ئەبێ یەکسەر ئەو دقیقان بیرکێتەوە کە بە چ حماسەتێکەوە بە چ گروتینێکەوە لێ دانیشتون یعنی هەتا ئەو کچەکە ئەگری نازام ئاگام لێ نەبوو کە چۆن گریاوە دڵنیا بێ ینی لەو کاتای کە قورئانەکە بەرزەکەنەوانێ زۆر یعنی حماسەتێکی زۆرمان بۆ دروست بوو ئیترانی ژەبێ هەموو دقی ئەوان لە
لەبەرچاو بێ شەیتان و نەفس نایە خەڵەتێنێ بیان گەڕێنێتەوە ئەم ڕەنجەی کە ئێمە دامان ئەم ماندووبوونەی کە ئێمە لەگەڵیانە کێشامان ڕەنج بە خەسارمان نەکەن لێرە و پیان ئەڵێم وە زۆر دەخۆشی لە دایک باوکیانەکەم کە بەڕاستی هاندەر بوون کچەکانیان ئیزندا و سخان بە ئێمە کرد و نردیانن بەدەم بانگوازەکەی ئێمە هاتن ئەجا ئێمە لێرە ئەم قورئانە یەکەم جاروتمان قورئانیان ئەدەینێ دوایتمان بە ئەمەم قورئانە لە شۆ پێیاکرێ بە حەقەت یعنی 2000 قورئان لە شۆ دەستکەوێ قورئانیش خۆتان نەزانن ماشەڵڵا گەر هەدیەکی هەر قورئان تقریبا 3000-4000 ئەوێ ئەم لە پێشە داوای ملۆنەکانمان کرد ئیتر هەر خوشکێک لە دەستی کاریگەری خۆمان خوا پاداشتی باتەوە ئیتر من شەوا ڤیددیۆیەکم بۆ دانامتم خوشکینە کوڕە فریاکەون با کۆمەکی کۆکەینەوانی لە مسلمانان بەخواوا بێ فریا ناکەوین ینی چی بکەین بۆ پارە وەڵایش خزمێکیان لە خاریجە بێ هەرێکسەر دوای ئەوەی کە من پێم وتن تەلەفۆنی بۆکە ئیتر خوای گەورە لێرە و پێی ئەڵم بەقەدەر پەڕی ئەو قورئانانە خوای گەورە ئەجر و پاداشتی بۆ بنووسێ و ڕزق و ڕۆزی خۆی بەسەرا بڕێژێ بەڕاستی زۆر دڵخۆش بووین بەوە هەر زۆر هەر یەکسەر دوای تۆزێوتی یەکسەر جوابیامەوەتی بڕۆن لە فڵان مەکتەبە چەندتان ئەوێ بیبن وا بزانم بای 3 ملیۆن بەس قورئانمانێناوە تێگەی ئیتر ئەم برای بوو بە هەڵگریەوە دوای کەسی کە هەر لە من کچەکەم پەیجی هەیە هەر لە ڕێی پێیجەکەەوە ئەویش ئەم ڕیکلامی ئێمە دانابوو ئەویش دیەوە منیش وعد بێ دوو گەڵاتان بۆ نێرمەوە بۆ لە چک ئیتر خوای گەورە کارەکەی بۆ ئاسانکردنی هەرچەند ئێستا زۆر قەرزاین لەسەری چکە بەڕاستی کولفەیەکی زۆری تێچوو پارە بەڵام ئێمە دڵخۆشین بە ئەوەی کە ئەلحەمدولillah ئیشەکەمان سەرکەوت و هەروکو پێمتن بە ئەنجومەنی پەروەردە بانگەوازیش ئەوانیش ملیۆنێکیان بۆ سەرف کردین خوا پاداشیان باتەوانی و دەسۆشیان لێکەین لێرەوە کەسانی کە وا زۆر سوپاسی دا دڵسۆز دەکەم کە بەرپرسی لقی پێشوو بوو ئەویش بە هەموو شێوە گوتی من لەگەڵ تانام هەم بە پارەش هاوکاری کردین و هەم ئەو ڕۆژەش لە بەیانی و لەگەڵمانە بوو هەتا ئێوارە لە هۆڵەکە وە پێشتریش هەر ناوبەناو هەر ئەوتێتێت چێ بڵێن من لە خزمەتانە خی گەورە لە هەمویان قبولشین سپۆنسەرتان هەبوو وەکو پرۆژەکەتان سپۆنسەر وا بزانم خەسخانی بەخشین بە ڕێژەی 500,000 ئێمە ئەو ڕیکلامان بۆ کردنی تراوانش 500,000 تی سپۆنسەرتانەکەین بە ئەوەنە ئەینا هیچی کەمان یعنی بڵین کە کەسی تر هاوکارمان بوو بێت واسانم ئەوشم بیر چوو ئەو پشک برایانای هەندەرانیشمان ئەوانیش خوا پاداشتیان باتوانێت کە یەکەم جار سەرەتای پرۆژەکە بزانم ئەخرێ مانگی نای بە پرۆژەیمان ڕاگەیاندووە تقریبا 22 دوو کە بەجددی ئیشمان لەسەر کرد ئیتر هانام بۆ ئەوان بریەکەم جار ئیتر ئەویش 4 وەرەقی بۆ نردینەوانێ ئیتر هەر ئاوایتر ساڵە و بتر بەم شێوەی ئەلحەمدولillah سوپاس بخوای پەروەردگار ینی کە بەرهەمەکەمان بینی خۆی هەموو ئیشێک وایە کە تۆ تیایلا بووی ماندوو بووی بەڵام کە بەرهەمەکەی بینی ئیتر ماندووبوونیەکە لە بیرەچێتەوانێ ئیتر ئەوەش کە زیاتر ناخی هەژاندین هەرو کوتم ئەو قورئانە بوو کە لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەرەکەی قورئانەکە بەرزەبەوە بەڕاستی زۆر هەرو کوتم مێژوویەکی زێڕینە لە ژیانی ئەم کچە باڵاپۆشانەیە ئەگە هەر کاتێ ویستیان شەیتان و نەفس بیان خەڵەتێنێ و سەرپۆشەکەیان فڕێدن هەر ئەو ڤیددیۆ بالای خۆیان بێ سەیریکەنەوە بۆ بەهێزکردنەوەی ئیمانەکەیان ئینشاءڵڵا باشە خاتو مەلەک بێگومان تۆ ئێستا لە قوتابخانەیت کۆمەڵێک هاوڕێت هەیە لەمە دوچیەکەی بەوەی کە هەنێ هاوڕێیانەش بێک خۆت ببن بە باڵاپۆش بەڵێ هاوڕێکم هەیە لە پێنجێن هاوڕێکشم هەیە هەر لێرەیە سپاس بۆخۆ هەروەکو خۆم تازە بوونەتە باڵاپۆش ئەنی لە ڕۆژێکا بریاری باڵاپۆشیماننا سپاس بۆخوای گەورامە فەزلی خۆی ئەوێت پێم چییە بۆ خاتونەکانی ترکە لێرە و بینەرن یعنی زۆر خاتونمان هەیە حەزەکات بێ بە باڵاپۆش بەڵام تا ئێستا ئەو بڕیاری بۆ نەدراوەیان بەلایەوە قورسە تۆ چ پێیانبێکت هەیە لێرەوە من پێم ئەوەیە ئینشاءڵڵا پشت بەخوا ببەستن ئەو بڕیارە بدەن چونکە کە ئەو بڕیارەیاندا ئاسوودەتر ئەبن لە جاران ئینشاءڵڵا خودای گەورە هیدایەتیان ئەدات و ئەگەر خۆیان بەڕۆ ئەو هەنگاوە بنێن خۆی گەورە لە پشتیان ئەبێت ئینشاءڵڵا بنە باڵاپۆش زۆر باش خاتڕۆزیە هەمیشە لە سەروبەندی ئەم جۆرە چالاکیانەیە لە ناو خەڵکە قسەیەک کرێت یاخود گلەیەک دووبارە ئەکرێتەوە ئەوترێ ئەم خاتونانە خۆیان پێشتر باڵاپۆش بوون لێرە تەنها کۆکراونەتەوانێ و ڕەشاییەکیان پێ دروست کراوە ئەمە تا چەنە ڕاستە یاخود وەڵامی ئێوە بۆ ئەو جۆرە کەسانە چییە؟ ئێمە هەمیشە هەر جەیەک
ئافرەتی حیجابی لێبێ و ئافرەتی باڵاپۆشی لێبێ بۆ ئێمە سەربەرزیە و دڵخۆشین پێیان بەڵام لێرەوە ئەمەوێ بەو کەسانە بڵێم کەەوە ئەیانەوێت ئەبەو شێوەیە بڵێن وەک بەڕێز دەیڵێ من ئەڵێم بە پێچەوانەوە بەڕاستی ئێمە هەدەفمان ئەوە بوو کە ئەو کەسانی کە تەزە باڵاپۆشن بێن ڤیسیڤالەکەیان بۆ بکەین و ئاهەنگەکەیان بۆ بکەین لێرەوە ئەمەوێ بڵێم وانە ئەو بیرکردنەوەی ئەوان کە ئەیڵێن لەبەر ئەوەی سەرەتا ئێمە کە بڕیاری ئەوەماندا ئەبەو شێوەیە ئەو خەڵکە کۆ بکەینەوە لە خۆمان ئەو کەسانە بوون کە باڵاپۆش نەبوون ئەو کەسانە بوون کە سەرپۆشیان نەکردبوو ئێمە کاتێکە بەڵێنمان پێدان ئاهەنگەکەیان بۆ بکەین بڵێنمان پێدان کە ئەوان بەردەوام بن لەسەر حیجاب و باڵاپۆشەکەیان ئێمەش پشتگیریانەکەین و لەگەڵیانە بین نا بە دڵنیایی بەو شێوەیە نەبووە کە خەڵکانێک بیری لێ بکەنەوە بەڵام هەرچی ئێمە لە هەر جەیەک وەگوتم حیجابێک بێ باڵاپۆشێک بێ ئێمە هەمیشە دڵخۆش و سەربەرزین پێیان باش ئەو شتانە چی بوون کە لە فستیڤالەکە شانبەشانی ئاهەنگەکە و ئەو خاتونە باڵاپۆشانی کە لێی بوون پێشکەشتان کردن هەر بە نمونە ئامۆژگاریەک بێ چزانم ئەو ئێمە بەرنامە ڕێژیمان کردبوو بۆ ئاهەنگەکەمان و فیستیڤالەکەمان سەرەتا دەستپێکی قورئان بوو دواتر وتەی ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی تیا بوو مامۆستا محەممەد بامۆکی دواتر بەدریەخان بەشدار بوو بە وتەیەکی بەپێس دواتر قمریەخان سکرتێرەی خوشکان بە هەمان شێوە ئەویش بەشدار بوو لە ئاهەنگەکەیە دواتر دوو هونەرمەندمان بان کردبوون کاک خەلیل شەکرالی و کاک محەممەد حوسێن ئەوانیش بە دوو بەرهەمی جوان بەشدار بوون لە ئاهەنگەکەمانە دەستخۆشیتان لەکەین خاتون نەخشین با بکەین بە کۆتا پرسیار بۆ چکە کاتمان زۆر کەم ماوە ئێوە لە داهاتوودا ئایا بەردەوامە بن مژدە ئێم بۆ خاتونانی تر کە ساڵێکی تریش بە هەمان شێوە فستیڤالێکی لەم شێوازە سازکەن و ئەسڵەن ڕەنگە گەورە تریش پشتیوان بەخوای پەروەردگار هەروەکو ڕۆژش من ئاماژەم پێکرد ئەگەر ئەمر باقی بێت و گەورە تەمەمان بگەێنێتەوە ساڵێکی تر ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورەتریەکەین چکە ئێمە هەروکوتم ئەمە یەکەم فستیڤالمانە ئێمە کە ئەنجام بدەین ئێمە بەردەوام دەرس و دەورمان هەیە بۆ وەکو خانمە باڵاپۆشەی وەکو مەلەخان الحەمدولىلا لەقی خوشکان بەردەوام ئێمە دەرسی تەجویدمان هەیە دەرسی قورئانمان هەیە دەرسی ئامانەیە حالێن ئایسە تەلەبەی لێیە ئەسە من تەلەبە مەجێشتوە هاتووم کە لەخوای گەورە بە زیاد بێ دوای دەرسە عامەکەی ماسە شێخ فاتیح کۆمەڵێک گەنجی وەکو مەلەخان دەرسە خوێنن جا من لێرە بەو باڵاپۆشانە ئەڵێم کە گوێیان لە دەنگمە ئەگەر بێت و ئەو لەچکە و ئەو باڵاپۆشیە بە عەقیدەیەکەوە نەکرێ بە عەقیدەیەکی دامەزراوە دڵنیا بە لەوانەیە شەیتان و نەفس نەخەوتووە ڕۆژێ لە ڕۆژان لە خشتیان بەرن کە ئینشەڵڵا واژ نابێت لە چکەکان لابەرن ئەبێت لەگەڵکردنی لە چکەکان یەکسەر بگەڕن بە دوای عیلمە بگەڕن دەرس بخوێنن کتێب بخوێنەوە تەفسیری قورئان بخوێنەوە مامۆستا بدۆزنەوە دەرسی لا بخوێنن چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ مامۆستای نەبێ مامۆستاکەی شەیتانە کاتە شەیتان ڕێگەی پیشانەدا ئەمانیش کە مادام بڕیاری باڵاپۆشینیان داوە هەم بۆی کە ئینشەڵڵا لە قیامەتیشا ئێمە شایەتی ئەویان بۆ بدەین و دڵی ئێمەش خۆشکەن ئەبێت لە هەر شوێنێکن هەوڵ بەن دەرس بخوێنن خاصەن ئەنجومەنەکان و ئەمەی کە ئەم دادێشمان جا من ئەو کاتە ئەوشم باز نەکرد یەکسەرم پەیوەندیم کە زانیم ڕێژەکەوا زۆرە الحەمدولىلا لە سەنتەری حیکمەش کۆمەڵێ گەنجمان هەیە وەکو لە ئەنجومەنەکان پێش پەیوەندیان بە ئەنجومەنەکانەوە کرد وتمان ئیتر کەناوەکانەوە زۆر بوون هەر کەسێکمان لە ئەنجومەنەکان کرد بە بەرپرسی ئەو پرۆژەیە و گروپێکمان بۆ دانان کە خۆشێک لە سەرپەرشتێکرد لە کارگەڕانی لە ئیتر کە بەردەوام ڕۆژانە بۆمان هات ئاستاین سەنتەری حیکمەشمان کرد بە بەشێک لەوان ئەمانش بە هەمان شێوازە ڕۆژانش سێ پاس ئەگەر بە هەڵەیانە چوون سێ پاسیان ئەوانیش هات ئێمە ئومێدی باشمان پێیان سوپاس بەخوای گەورە ئەوانیش الحەمدولىلا هەر زۆریان پێخۆش لەبەرەوانیش هەمووی تازە باڵاپۆشە کە لەوێش کۆ بەتوانێ مەلەخانشێکێکە لە ئەوان ئەنجام لێرەوە بەڕاستی زۆر دەستخۆشیم هەیە و بۆ شێخ موحسین کە بەرپرسی مەڵبەندی سلێمانیە یعنی لەم فترە وا هەستەکەمە چی ئیش و کاری خۆی هەیە ڕایگرت لە بەرەم ئیشەی ئێمە کە ئێمە ئیشمان بە ئەنجومەنەکان ئەڕۆی زیاتر ئەوانیش کەسیان بۆ ناردین سەنتەری حیکمە کەسی بۆ ناردین غەیری ئەم دوو ڕقەمەش کە دامان نابوو کە ڕۆزیەخان حەزم کرد خۆی ئاماژەی پێ بدا کە چەندەها تەلەفۆنیان بۆ هات بەردەوام کەسی دەرەوەی شاریشمان وەرنەگرتووە لە پێنج شوێنەوە لە شوێنی کەوە ئافو تەلەفۆن کرداوەریان نەگرتووە لەبەرەوەی ئێمە شوێنەکەمان بەس ناو شار بوو خات ڕۆزیا بزانم شتێکت ماوە لە کۆتایە لەبەرکەوی بەرنامەکە وەڵا ویستم ئاماژە بەوە بکەم
ئێمە لێرەوە ئەمە بڵێم ئەمە پرۆژەی یەکەم و ئاخیرمان نابێت ئەمە پرۆژەی تا جیشکۆ ساڵانە بەردەوامە بینین ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە دواتر بەڵێ خەڵکێکی زۆر لە ڕێی ژمارە تەلەفۆنەوە پەیوەندی کردووە بە خۆمەوە و دواتر هەمووی ئاگادار کراونەتەوە عنی ئەم پرۆژە هەروە بە ئاسانە بەڕاستی شەو ڕۆژمان خستۆتە سەریەک هەتا توانیمان لە ماوەیەکی کورتە بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە زیاتر لە 1000 کچی تازە پێگەیشتومان کە باڵا پۆش بکەین هەتا وەکو خوای گەورەیان لێ ڕازی بێ و بتوانن بەشداری بە شێوازێکی تر بەشدار بن لە گرتنی مانگی ڕەمەزانی پیرۆزە. دەستخۆشی خاتمە لەگیان لە کۆتاییە جەنابێت پێمان بڵێ بەرنامەی ئایندە چیە بێت و چۆن هانی خەڵکی بەردەوام بن لەسەر باڵاپۆشی. ئینشاءڵڵا ئەگەر خوا تەمەنیە ئەمیشە بەردەوام ئەبم لەسەر ئەمە بە قسەی هیچ کەسێک ناواز لە باڵاپۆشەکەمێنم ئینشاءڵڵا ناژەڵم شەیتان بەسەر مازاڵ بێ ئینشاءڵڵا و کچانەشی نەبوونەتە باڵاپۆش خوددا هیدایەتیان ئەیە ئەم هەنگاوە ئەنێن. دەستە خۆش بێت زۆر زۆر سپاس بارە پیرۆزباییتان لێکەی زۆر بەڕێز خاتۆ ڕەزیە مەهدی کاریگەڕی لقی سلێمانی خوشکان و خاتۆ نەخشیم بەرپرسی لقی سلێمانی خوشکان و خاتۆ مەلەکزانە بەشداربووی فیستیڤاڵ و تازە باڵاپۆش سپاس بەوەرە لەگەڵمانە زۆر سپاس بە ئامادەبوونتان. سپاس بۆ ئێوە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازێک.